نتیجە قەرارمان داوە هیچ تەسریحە نەدەین. دووشەمە ئەم کۆبنەوەی پێنجخۆڵی دووشەمەیە تۆ چاوەڕی چیەکەی؟ هەڵا من چاوەڕێی خۆشیەکەم. پێشبینیەوە کەمە و کوبوونەوەانە بەسکە کوشتن و هەڵخەڵەتانە چوگەیشێتی پارتی هیچ ئینتیمایەکی چاکسازییان نیە و بە تەمای چاکسازینین ئەیانەی ئەم وڵاتی ئێمەش وەکو سووریا و لیبیا لێبێ شەڕی براکوژی دروست بێت چونکە و پێشبینیەکی زۆریان هەیە لە شەڕی براکوژیە هیچ ئینتیمایەکی چاکسازیانەیە بۆیە من هیچ ئومێدێکم بە دووشەمە نییە و دووشەمە کۆبوونەوەکە بێ ئەنجامە بێت. ڕۆژێکی زۆر گرنگە بێ بۆ هەمومان لەبەرەوەی کە بەڵێ ڕۆژی دووشەمە گەر خواخۆمانەوە ڕۆژە زووتر بێت لە ڕۆژی دووشەمە ئەنجامەکان بە تەواوەتی یعنی بگەنە حەلێکی یەکجارەژی ترە و کاتە هەموو کەس استراحەت دەکات. ئەگە کۆبوونەوەی حیزبەکان بێ بەشی ئینشاڵڵا باش بێ چاوەڕێرەوەگەن چه هەواڵێک ترمانەیە لە کوردستانە. پێشبینیەکەم هەواڵێکی خۆش وەرگین پێشبینیەوە لە دووشەمە شەوی دووشەمەیە ئینشاڵڵا واشە بێت. ڕێکەون لەسەر ئەو قەرارانەی بڵێنەوە وینانەی دایان ناوە خۆیان ڕێکەون لەسەری و جێبەجێەکەن. ئیشەڵا پێشبینیەکەین شتی باشکەن لە مۆلا بۆ خۆیان بچنەوە قەرار لە دەستی خۆیان نایە ئێمە هەر سەیرەکەین هیچ شتێ بە ئێمە ناکرێن هەر ئاسایە بێ وەک دووشەمەکانی تر تەسەوور ناکەم شتێکی وا ڕووبات کە جێگەی باسکردنی خەڵک بێیان خەڵک بسڵەمێنێتەوە. وەڵای من پێشبینی ئەوە ئەکەم بووە هەر وەکو لەوانەیە ئێستا ئۆپۆزیسیۆنیش بۆ خۆی گەشت بێتەوە قەناعەتە کە ئەم هەرێمی کوردستانە پێویستی بە تۆلێرانسەیە پێویستی بە پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان و بەرنامەی هاوبەش و لەبەرەوە من وە چاوەڕوانەکەم کە چ ئۆپۆزیسیۆن وە چ ئەو پارتانی کە ئێستا ئەو حیزبانی کە ئێستا لە دەسەڵاتان بەو ڕۆحیەتەوە ئیش بکەن بەو ڕۆحیەتەوە دانیشتن و دانووسان بکەن دانووسان واتە بدەیت و ببەخش وەرگریت لەبەرەوە بێ هەردوو لا بگەنە هەر پێنج لا بگەنە ئەو قەناعەتی کە تەنیا شتێک ئەتوانێ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەوەیە ئەوان یەک بن ڕێزەکانی خۆیان یەخن حکوومەتێکی بن کە فراوان دروست بکەن. هیچ چاوەڕوانی پێشبینیی جیاواز ناکەم کە بە توێ بڵم تەسەوەرەکەم تەجیلەکە بێ بۆ چوارشەمە بۆ پێنجشەمە بۆ جومعی ئایندا تەسەوەرەکەم هەر ئەوە بێتەوە تا بیرمانەچێت. هیوادارم هەر شتی ڕوویەدا بۆ سەرکەوتنی وڵاتی کوردستان بێ. لۆ باوەڕانم هیچ خۆشیێک بن بەم گەل بە هیچ شێوەیەک فەرقی نییە دووشەمە بە دووشەمە 18 ساڵەوە بۆ 20 ساڵە ڕوا بە دووشەمە بە هەفتە بە مانگ بە ساڵ هەر ئاوا بەڕێمانەکەن لە دووشەمەیە هیچ ڕوونایە هەر وەکو خۆی وا بێت. من پێم وایە ئەمە بەس کات کوشتنە سەقفی زەمەنی بەڕێکردنە لەبەرەوەی هەردوو هێزی دەسەڵات دایانەوەی ئۆپۆزیسیۆن بێنە ناو حکوومەت و بەشداری پێ بکەن ئەگەر بەشداریان کرد ئەوە جوان لێژیرە ئەگەر بەشداریشیان نەکرد پێم وایە ئەم دووشەمە ئەینە دەست و دووشەمە ئەو دووشەمەینە دەست پێنجشەمەکەی تر و هەروەها وەکو یاری بەرید لەگەڵ ڕێز بە ئەمە یاتە دەست ئەو کۆبوونەکان بە ئاقارە ئەڕوا دە پێنجشەمە و دە دووشەمەی کە شێوێ دە پێنج جاری پێنجخۆڵی کەش کۆبینەوە بڕوان ناکەم بگەێنە هیچ ئەنجامێ لەوانەیە بەرەو بنبەست بڕوا من وایە بینم لەبەروی ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆن لە حکوومەتا بەشداری نەکا هەردوو هێزی دەسەڵات پێم وایە نییە بە جۆرەی پێویست بە گوێی ڕابۆچوونەکانی ئێوان ژیان لێ بگیرێ و داواکارەکانیان جێبەجێ بکرێت. پێشبینیەوە کەم بەرژەوەندی حیزبی بچێتە لاو بەرژەوەندی خەڵک بێتە پێشەوە. تەسەوور ناکەم هیچ گۆڕانکاریەکە بێ وەک ڕۆژەکانی تر یعنی هەر ڕۆژێکی ئاساییە بێت. ئەمێ دەکەم دووشەمە نەکەن بە چوارشەمە و چوارشەمە نەکەن بە شەمە و
گرنگ نییە دووشەمەیە گرنگ ئەوەیە شتێکی خۆش بێت دڵخۆشکەر بێت ئەو گرژی و ئەو ئاڵۆزێ نەمێنێت ئیتر ئەگەم دووشەمە بیا دووشەمەی تریش بێ گرنگ نییە بەڵام تەسەوراتم وایە لەم دووشەمەیە کۆمەڵە هەنگاو بنێت چونکە کۆبوون لە دوای کۆبوونەوە تەوەقوعەکەم شتەکان بەرەو باشتر بڕات تەمە ناکەن ئینشەڵا بەرەو باشتر بڕات ئەم دووشەمەیە ئەتیماد دەڕێکوتنا لە بینی حیزبەکانە ڕێکەوە وەڵا ئەگەر ڕێ نەکەون زەرە لە میلەتی کوردی درێ ئەگەر دەسەڵاتی خۆیان بێ ڕێکەون ئەگەر لە دەسەڵاتی خۆشیان نەبێ ڕێ ناکەون ئەبەدەن تێبگەڵم چی وڵی شتێکی زۆر گرنگ بەدی ناکەم ئەگەر شتێکی زۆر ڕووبات بە تەسەوری بەس ئاژبوونەوەیەکە ڕۆیا چونکە ئێمە ئەزممە هەیە لەسەرەوەی کە چۆن ئاژاوە دروست بێت و چۆن حەلیەکەن دوایش ئەو بەڵێنانە کە ئیرێت و ئەو شتانەی کە لەسەری دەنگەکان بەرزبوونێتەوە هەمووی پشتگوێخرێ بۆیە هیچ شتێکی تازەگەری تەنە ئەگە بیبینم لەوە چێ ئاژبوونەوەیەک نەمانی بارگرژێت ئاژبوونەوەکە لە دووشەمەیە ڕۆیەت مەرجنی ئاژبوونە بەس لەوە چێ ڕێکەوتنێک هەبێت لە مەسلحەتی بە تایبەتی حیزبەکانە نەگن لە مەسلحەتی داواکاری گشتی خەڵکی کە لەسەر ئەوە دەنگ دروست بوو قرارمان داوە هیچ تەسریحە نەدەین دووشەمە والله بەڕای من وەک ئەم دووشەمەیە یعنی هەر ئەگەڕێتەوە باری یاسایی چۆن بۆ هەروای لێ نەگەم دووشەمەیە سوار دووشەمەی تر هەر وەکو خۆی لێتەوانی هیچ گەشتبوونیم بەرامبەر ئەم دووشەمەیە چونکە هەموو کۆبوونەوەیەکیانەوە بێئەنجام کۆتایی هاتووە و من وەکو گەنجێک هیچ ڕەشبینم بەرامبەری ئەنسان 100% گەشتبین نیم بەڵام ئینسانی قەت ڕەشبین نابێ ئەبێ هەر تۆزە گەشتبینی تیا ئومێدەوارین و گوێرە ئاواتی ئامانجی شەقام بگیرێت و ئەوانە بەرچاو بگیرێت دڵنیاشم ڕۆژان ئەبێ خادی سیاسی کوردی بگەنە و قەنەعەتە ئەبێ ویست و ئامانجەکانی میلەت ڕەچاو من نەم دووشەمەیە چاوەڕە دووش لەم کۆبوونەوە دەکەم یەکیان لەلایەنی دەسەڵاتەوە یەکیان لەلایەنی کۆمەلگاوە دووشەمەکەی هەفتەی ڕابردوو مانگی ڕابردوو ساڵانی ڕابردووە هیوادارم کەوا ئەنجامێکی زۆر باشی هەبێ و کە ئەنجامی باشیە بوو ئەو کۆبوونەوەی کە ئەنجامی باشیە بوو لە مەسلحەتی گشتە لە مەسلحەتی خەڵکە لە مەسلحەتی هەموو شارەکانی کوردستان لە مەسلحەتی هەرێمی کوردستانە پێشبینی یەکەم پشتیوان بەخوای گەورە کە کۆبوونەوەیەکی ئیجابی بێ و هەموو ماف و خواسەکانی هەموو تاکێکی کۆمەلگا بێتە تیتیایە هەموو گەزە چاوەڕێگە چی ڕۆیەت لەم دووشەمەیە مش بە هەمان کۆبوونەوەکانی تر بێت هەروەکو ڕۆژەکانی تر هیچی تازە ڕوو نایە لەبەرەوەی هیچ هێزێکی سیاسی نیە لە کوردستانە بڕوای بە دۆڕاندن هەبێ بڕوای بەوە هەبێ تەداولی سڵتە بکرێ مادام بڕوات بەوە نەبێ هێزێکی تر جێگەی تۆ بگرێتەوە دووشەمەش لە هەموو دووشەمەکانی ترە چێ و هیوادارم لانی کەم خوێناوی نەبێت پێشبینیەوەکەم کە دووشەمە چاوەڕانی ئەوەی کە ڕاگەن کۆبوونەوەکە ڕاگەن ئەو پێنج خۆلە لەو دانستنیە چیان کردو چیان نەکردووە بۆ خەڵک تۆ خەڵک دڵی دنیای بۆ پێنج خۆڵی خۆشە هیوادارم دووشەمە کۆتایی بە هەموو ئەو ئاڵۆزی و گرژی و کێشانم بێت کە لە نێوان ئەو حیزبانە هەیە و هیوادارم ببێتە مای خۆشی و جارێک تر ژیانەوەیکی تری خەڵکی کورد هەموو دووشەمەیە وەکو یەکوایە بۆ ئێمە هیچ کام لەو بەڕێزانە لەو پارتانە ئەساس حرەکەی موسایان پێ نییە تا بە یەک لەحزە واقعی ژیان و هەموو گوزەرانی خەڵک بگۆڕن بەڵام گرنگ بەرنامەی هاوبەشە گرنگ هەندێک خاڵی هاوبەشەکە لەسەری ڕێککەون کە چۆن ئیدارەی ئەم 4-5 ملیۆنە لە مرۆڤ ئەکەن کە وڵاتەکەمان مقارنەتەن بە وڵاتی تر زۆر بچووکە ئەگەر بە پێشماری دانیشتوان بڵین لەوانەیە ژماری دانیشتوانی هەڵی هەندێک عاسیمە لە دنیاە سێ ئەوەندی هەرێمی کوردستان بێ کە سیرەکەی بە باشیش بەڕێوە ئەڕواکەواتە پێویستیمان بە سیستەمە ئایندێکی باشترە بێ بۆ ڕۆژەکانی کە
وڵی باوەڕ ناکەم شتی زۆر ڕووبات ئەوەی ڕووبا بەڕای من لە شەقامەوە بێ ڕووبە ئەبێ شەقام داواکاری هەبێ ئەبێ شەقام بتوانێت شتێک بهەژێنێ بەستەوەی لە دووشەمەیە شەقام شت داواکە نەک دووشەمە من دووشەمەش وەکو ڕۆژەکانی کە بینم تەسەوەر ناکەم ئەگەر خراپ نەبێ باشتر تۆزێ ڕەش بینم بەداخەوە بە پێشبینی نابێ من هیوادارم کە بگەنە نەتیجەیەک و نەتیجەیەک بێت لە خزمەتی خەڵکو و داخوازەکانی خەڵک بێ ینی چاوەڕوانی هەموو خەڵکەوەیە کە هەردوو لە ڕێکەوتن نەبێ لە بینی خۆیان بەڵکو نەتیجەیەک بێ لە خزمەتی بەدیهێنانی داواکاریەکانی خەڵک بێ پێم وایە ئەمە جێگەی ئاواتی و ئومێدی هەموو لایەکمان پێشبینیەوەکەم وەکو دووشەمەکانی تر نەبێ ئینشەڵا ئەنجامێکی باشی هەبێ بەدیتر لەبەر ئەوی شتەکان شاراوان هیچ شتێکمان بۆ معلوم نییە پێ نەدەن لە خۆیەوە بڕیاری چی بە من چاوەڕانی هیچ لە دووشەمەکانیشیان ناکەم لە هەموو دووشەمەکان تقریبا لۆتی جۆرە لە ئازادی هەیە لەنەوە یەکەوە لە دوای ڕاپەڕینەوە من شخصی خۆم هەر لە چاوەڕوانیە بووم شتەکان هەر بە چاوەڕوانیە بینینیانی من فەرق و جیاوازێکی ئەوتۆ نابینم لەگەڵ هەر دووشەمەیەکی ترە هەر شتێکی ترە دووشەمە چی ڕۆیەت خوازە